بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان و خۆشەویستانم داوام لە ذاتی پاکی پەروەردگار دڵ ئارام و ماڵ ئارام و وڵات ئارام و گۆڕ ئارامتان بکات. خۆشەویستانم ئەمڕۆ لە خزمەتتانە لە باسی یەکێک لە زانا گەورەکانی کورد ژیان بەسەر ئەبین کە هێمنی شاعیر ئەفەرمێ کاتێک کە چوومە خزمەتی لە مزگەوتی قادری لە بەغدا، ئەفەرمێ کاتێک کە ڕۆشتم بینیم پیاوێکی پیر زۆر ئاسوودە بووم بە بینینی. لەو کاتەیە کە مامۆستا قسەی ئەکرد ئەوە ئەهاتە پێش چاوم ئەم پیاوە باڵا کوڵە جوانە کوردەی کە لە بەغا جلوبەرگی کوردی جوانی لەبەر و ڕەسەن ماوەتەوە، ئەوە هاتە مێشکم ئەگەر بێت و ماوەسای مدەڕیس تایەکی تەرازویەک بێنی، ماوەسای مدەڕیس بخەیتە تایەکی تەرازوو، خزمەتەکانی ماوەسا و پەرتوکەکانی بخەیتە ناو تایەکی تەرازوەکەی تر، سەری وە بنمیکی حوزەکەی گیرە بێ. ئەوەندە ماوەسا بەرزەکاتەوە، ئەوەندە کتێبەکانی گەورە و جوان و نایابن کە ماوەسای مدەڕیس نووسیون. ماوەسای مدەڕیس سەدەیەک تەمەنی بەڕێ کرد، بەڵام سەدەیەک تەمەنی نورین، سەدەیەک تەمەنی جوان کە بەڕاستی ئینسان لە خزمەتی ماوەسای مدەڕیسە ژیان بەسەر ئەبات، ژیانێکی زۆر خۆش ئارام لەگەڵ ئەو پیاوە گەورەیە بەسەر ئەبات. ئەتوانم بڵێم ماوەسا عەبدولکەریم مدەڕیس پرد بوو، پردێکی زۆر گەورە، مێژووی زەمانێک، ثەقافەتی زەمانێک، توێژینەوەی زەمانێک هەمووی بۆ ئێمە نەقڵ کرد. خۆ ئەگەر ماوەسا عەبدولکەریم مدەڕیس نەبووە ئێمەی کورد زۆر شتمان لەدەستدا بوو. بۆی ئەمە لەم ساڵیادەی جەنابی ماوەسای مدەڕیسدا کە ئەم برا بەڕێزانە ماندوو بوون و ئەرکیان کێشا، حەز ئەکەم چەند تەوەرێک لە حیاتی ماوەسا عەبدولکەریم مدەڕیس باسکەم لە خزمەتانە کە بەلامەوە زۆر گرنگە ماوەسای مدەڕیس ئەبەم شێوازە بناسرێ. ماوەسای مدەڕیس ئەمە یەکەم جار وەکو مێژوو نووسێک لە خزمەتانە باسی کەم. ماوەسای مدەڕیس ئەوەی کە بە زمانی خەڵکدا ئەهات، ئەوەی لە بیری کەسە پیرەکانی زەمانی خۆیان مابوو، هەمووی خستە ناو دووتوێی کتێبەکانەوە بۆ ئێمە نەقڵ کرد. هەر کەسێ ئەگەر سەیری کتێبی یادی مەردان، یانە سەیری کتێبی بنەماڵەی زانیاران، یانە سەیری کتێبی عولەما ئونا بکات، ئەبینێ ماوەسای مدەڕیس چه خزمەتێکی گەورەی بە مێژووی کورد کردو. یان ئەگەر سەیری سەربردەی ژیانی خۆی کاتێک لە سەربردەی ژیانی خۆیان دەیان و سەدان هەزاران کەسایەتی ناویانێتە ناو ئارەوە و ژیانیان ئەنووسێتەوە، ئەبینی ماوەسا مێژوو نووسێکی زۆر گەورەی گەلی کورد بووە کە بەڕاستی لە ڕووی مێژوویەوە خزمەتێکی زۆر گەورەی بە میلەتە کردووە. هەر کەس لە مێژووە بە نادیدە بگرێ جوهدی ماوەسای مدەڕیس بەڕاستی زۆرێک لە مێژوو لە دەست ئەدا. من کاتێک کە لە خزمەت ماوەسای مدەڕیسە ئەوەستم، ئەبینم یعنی ماوەسای مدەڕیس کۆمەڵی خزمەتی زۆر گەورەی کردو کە بە کەسی تر ناکرێت. ئەگەر بێت و بمانەوێ مێژووی 700 ساڵەی خورماڵ تێبگەین، ئەگەر سەیری بنەماڵی زانیاران نەکەین بەخوا تێناگەین. حیاتی سەیدی ئیبراهیم ئەگەر بمانەوێ بکۆڵینەوە تێناگەین ئەگەر ئەو نەبێ. بۆیە بەڕاستی هەمومان لە ڕووی مێژووەوە قەرزاری خامەکەی ماوەسای مدەڕیسی. ئەمە لایەک لە مێژوو، لایەکی تری مێژوو هەیە کە ماوەسای مدەڕیس ئیشێکی زۆر گەورەی تیا کردووە، ئەویش ئەوەیە هاتووە خزمەتە جوانەکانی مێژوویەکی وەکو پردێک بۆ ئێمە نەقڵ کرد. ئاخر ئەگەر ماوەسا عەبدولکەریم مدەڕیس نەبا، ئێستا من چۆن ئەم نالیە بەم جوانیە لە بەردەستی من ئەبوو، چۆن نەحوی ئێمە ئەبەم شێوازە لە خزمەتی ئەبوو. باشە ئەگەر ماوەسای مدەڕیس نەبووایە، ئێمە چۆن ئەمانتوانی ئێستا لە خزمەت ئەم کتێبە جوانەی مەولەوی بین. لە خزمەتی مەولەوی ئەگەر ماوەسای مدەڕیس نەبووایە زۆر بە زەحمەت ئەمەتوانی تێبگەین لەو شێوەزارە جوانی کەوا نووسیوێتی. ئەی کێمان هەبوو ئەگەر ماوەسای مدەڕیس نەبێت بتوانێت لە عەقیدەی مەرجعیە تێبگا کە بە زمانی کوردیش نووسراوە و ماوەسای مدەڕیس نووسیوێتی، یان نا ئەگەر ماوەسای مدەڕیس نەبووایە کێمان ئەیتوانی لە کتێبی ئەلوەسیلە تێبگا، ئەلفەضیلەی مەولەوی تێبگا کاتێکەوە نووسیوێتی. نا ئەگەر مدەڕیس نەبووایە کێ لە فەوائحەکەی مەولەوی تێگەیشت بە فارسی کاتێک کە ماوەسای مدەڕیس شەرحی کرد بە فەوائد الفەوائح. ئەکرێ بڵێم قەڵەمەکەی ماوەسای مدەڕیس
قولابی فریاد ڕز بوو بۆ زۆرە کەساتە مێژوویە گەورەکان. بەخوا ئینسان کاتێک کە لەگەڵ مەولەویە ئەژی اینجا تێئەگا ئەگەر مدەڕیز نەبووایە مەولەوی بە سەکۆی فارس و عەرەب نەئەناسرا. ئەگەر فەوائحەکەی ماوەستا فەوائیدەکەی ماوەستا نەبووایە کێ مەولەوی ئەناسی لە ئەهلی فارس کە شەرحە جوانەکەی ماوەستا بە فارسی سیر نەکات تێناگە لە شعرەکانی. ئەگەر وەسیلەی ماوەسای مدەڕیز نەبووایە کێ لە شعرەکانی فەضیلەی مەولەوی تێئەگەیشت. بۆیە بەڕاستی ئەگەر باسی گەورەی ماوەسای مدەڕیزکەم لە ڕۆ مێژوویەکەوە زۆر گەورەیە. لەلایەک ئەتوانم بڵێم پارێزەری ژیانی کەساتەکان بوو، لەلایە پارێزەری ژیان و با بڵێم بەرهەمی جوانی ئەو شاعرە گەورە و کەسە بلیمەتەکانی زمانی خۆی بوو. ئەی بێسارانی، ئەی زۆرێکی تر لە شاعرە گەورەکانی ئێمە مەگەر ماوەسای مدەڕیز نەبوو کە بە سەکۆی کوردی ناسان و ئێمە پێ ئاشنا کرد. بۆیە بەڕێزەکانم کاتێک کە لە خزمەت ماوەسای مدەڕیسە ئەوەستی هێمن ئاسا ئەم کتێبانەی کە تۆس قاڵێکە یعنی کەمێکە زۆر لە دەریای بەحری ماوەسا لێرە کۆم کردوەوە لە خزمەتتانە هەروەکو نمونەیەک پیشانتانی بدەم بۆ ئەوی بزانین قسەکەی هێمنی شاعر چەند ڕاستە. بەخوا ماوەسا خۆی زۆر بچووک باڵای کورد زەعیف و لاواز ئەگەر بس خستایەتە ناو تای تەرازوو ئەگەر لەگەڵ کتێبەکانی مقارنە بکرێ مقارن نەکرێ ئەوەندە زیاتری نووسیوە. ماوەسا عەبدولکەریم مدەڕیز ئەمە یەکێکە لە لایەنەکان کە خزمەتی تیا کردووە کە من پێم وایە ئەمە لایەنێکی کوردی ماوەسایە کە زۆر خۆی تیامانوو کردووە. بەداخەوە ئەڵێم ئێستا زۆر کات باسی ئەوە ئەکرێت کە ماوەسای مدەڕیز کوردایەتی نەکردووە. زۆر کەس وا تێگەیشتووە کوردایەتی یعنی سیاسەتی درۆ. ماوەسا عەبدولکەریم مدەڕیز کوردایەتی بە فکری خۆی کردووە، بە ذهنی خۆی کردووە، وەکو مەلایەکی خوێنەوار و عاقڵ و خواناسی میلەتی کورد توانوویەتی خزمەت بە بەرنامەکەی خۆی کە ئەگەر ئەمەی ماوەسای مدەڕیز کردوێتی بە هەموو کورد پێکەوە ئەکرا مەگەر ئەمەی کە ماوەسای مدەڕیز پیشانی هەموو دنیایدا بە هەموو ملەتی کورد ئەکرا کەسی وا هەیە پێی وایە ئەبێ ماوەسای مدەڕیز تفەنگێک لە شانیا بێ. ماوەسای مدەڕیز پارێزگاری ئەدەبی کوردی کرد، پارێزگاری مێژووی کرد، پارێزگاری توراسی کوردی کرد. بۆیە بەڕێزەکان ئەم لایەنەی ماوەسای مدەڕیز نابێ نادیدە بگیرێ، ئەبێ زۆر بە گەورە سیر بکرێ. بەڕاستی ماوەسا عەبدولکەریم مدەڕیز ئەتوانم بڵێم یەکەمین کەسایەتی کوردیە بۆ پاراستنی مێژووی کورد و نووسینەوەی مێژووی کورد بەو شێوازەی کە خۆی قەناعەتی پێ بووە. چونکە ناکرێ ئێمە هەموو شێوازەکان بۆ شێوازە باسکەین کە ئێمە قەناعەتمان پێێتی نەخێر، بەڵکو شێوازەکان بۆ شێوازە باسەکەین کە ماوەسا عەبدولکەریم مدەڕیز خۆی بۆ خۆی فکری هەبوو لە مەسەلەی کوردایەتیەکەوە خزمەتی خۆی جێبەجێ بکە. بۆیە خۆشەویستانم ئەمەی ئەرستان ئەەکەم لە خزمەتی ماوەسا عەبدولکەریم مدەڕیسە ئەم لایەنەی لە بەشی مێژووی ماوەسا لایەنێکی زۆر زۆر گەورەیە کە بەڕاستی ئینسان لە خزمەتی ئەوەستێ هەز بە کەسایەتێکی زۆر گەورە ئەکە، هەز بە بچووکی خۆی ئەکە. واللهی لە خزمەت ماوەسای مدەڕیسا بوەستە هەز بە بچووکی خۆتەکە. ئەمە لایەنی یەکەم. لایەنی دووهەمی ماوەسا خزمەتە ئاینەکەی ماوەسا عەبدولکەریم مدەڕیس، خزمەتە ئاینەکەی لە بواری نووسینە. بەڕاستی لە بواری نووسینە خزمەتێکی هێجگار زۆری کرد، زۆر خزمەتی هەبوو لە بوارەکانی ترە. ماوەسا عەبدولکەریم مدەڕیس 25 ساڵ تەدریسی هەبوو لە بیارە، چەند ساڵێک لە سلێمانی، لە کەرکووک، لە بەغداد دنیایەک فەقی پێگەیانەوە ماوەسا عەبدولکەریم مدەڕیس. ئەگەر ئێمە بێنە خزمەت ماوەسای مدەڕیس و ژیانی بین لە بەپەڕاوەکانە بگەڕێن بزانین حیاتی ماوەسای مدەڕیس لە خزمەتی دینە چی بووە. ئێستاش زۆرێک لە ئیجازەی مەلایەتی کوردستان ئەچێتەوە خزمەت ماوەسا عەبدولکەریم مدەڕیس لەو پەخشە بێ. ئەگەر فەقەکانی تاڵش سیرکەی لە ئێرانە ئینجا تێئەگەی ماوەسا عەبدولکەریم مدەڕیس کێیە هەتا ئێستاش ئیجازەکە بۆ ئەو ئەگەڕێتەوە. ئەگەر بیتەوە مەنتیقەی بانە ئینجا لە ماوەسای مدەڕیس تێئەگەی. وەرە مەریوان ئینجا تێبگە ماوەسا عەبدولکەریم مدەڕیس کەسایەتەکەی کێیە. وەرە سنە بزانە کێیە ماوەسای مدەڕیس. وەرە ناو سلێمانی، وەرە هەورامان، وەرە خزمەت شێخەکانی گەورەی بیارە و تەوێڵە، نا وەرە بچۆرە کەرکووک، بچۆرە بەغدا، بچۆرە وەسەتی عێراق، بچۆ بۆ هەموو جیهان. ئینجا ماوەسا عەبدولکەریم مدەڕیس لە ڕووی وتنەوەی وانە زۆرەکانی تێبگە و بناسە، نا لە ڕووی خزمەتی نووسینی بە ئاین. ئەوەی ماوەسا عەبدولکەریم مدەڕیس کردوێتی سەر سوڕ ئەمێن یەکەمین کەسێک کە 3 تەفسیری قورئانی نووسی بێ لەناو ملەتی کووردا ماوەسا عەبدولکەریم مدەڕیس. 2 تفسيري بزماني كردي، تفسيري بزماني عربي. مواهب الرحمن بزماني عربي نوسي، تفسيري نامي كأم كتابي بردستانا، تفسيري نامي ماوەسا عەبدولکەریم مدەڕیس نووسی. خلاصەی تفسیری نامی هەر خودی ئەم تفسیرەی
مصاب كريم مدرس كرد كردوا لم كتب جوانا بناي خلاصي تفسيري نامي أما مصاب كريم مدرس أم خزمتاني ككردويتي لبواري تفسيره هيج كسيك نبوه يكمن كسيك مصاب مدرس كتفسيره كي بكامل وبالطواوي طبع كرابه بزمان كردي ويكمن زاناي كردة كتفسيره كي بزمان عربي بالطواوي طبع كرابه وين مصاب كريم مدرس يكمكاني زور زورا أجر بين سري مصاب كريم مدرس كين لروية كمكاني لكتاب خاني كردية كتاب خاني كردي زور فقير وهجارب يشيك لو كسيات يعني كتاب خاني كردي زور دولة من كريم مصاب كريم مدرس ورا سري علوم حديث كي كمين كسك كتابي تيان وسيشيو مصاب كريم مدرس ورا سري بديع وعروسك يكمين كسك كتابي تيان وسي مصاب كريم مدرس ورا سري علوم القرآن كنوري قرآن ككتابي كنا بمصاب كريم مدرسة لعلوم حديث الرجال رهبري نوسي لعلوم القرآن نوري قرآن نوسي الناس أنا ملكيو ولا شيء باسي بشي عيني ما صاب كي مدرس كان براسي خزمة كاني ما صاب كي مدرس لأنداز بدلا ناكره لا تسوسيك ولا تلاك من باز لم تراث جوري أمبيا وجوري ملتي كردك أي أجر لم بابتانا بقرن بتشينا خزمات كتاب عربي كاني ما صاب كي مدرس خو ما صاب كي مدرس لكتاب كانا اگر ورد سير بكريه سيركي خزمتي زور قوري بملتي كرد كردو اگر ما صعب كي مدرس هيج كتابك بزمان عربي نبي تنها كتاب علماؤنا نبي بس اگر ما صايك مدرس هيج كتابك نبي تنها مواهب نبي بس اگر بيتو سيركي ما صايك مدرس دار كتابي لقواعد نحو نسيون فان في الصرف والنحو والوضع والبيان نوسي مجل علم المنطق وحكمته ما وصي مدرس رسائل الرحمة في المنطق والحكمين نوسي مجل ما صعب كي مدرس أم هو برتوك جواني بم ملتا نكرد خزمتي كي جوان بو أم ملتا ورسيرك بو سريكي سرچاوي آينك ورسيرك شريعتي إسلامي ما صعب الكريم مدرسك سيري نوري إسلامك سيري شريعتي إسلامك أبزان ما صعب كي مدرس تراثي جوري بو أمي لتا بجيهشتو چه خزمتي جوريك كابو أكريب لين بشي كمي خزمتي ما صاب كي مدرس ميجوبو بشي دوهمي خزمتي ما صاب كي مدرس بريتيبو لآين آيني بيروزي إسلام بلام آينك كمعنى حقيقي دين دربخا آينك بدور للسياسة بدور لفكري دخيل حقيقتي إسلام تون آوا بشاني بران بركاني بدا بو يسيركي لبابتي السياسية ما صاب كم مدرس كمان بداخل ومزور لمسائل السياسية كقياداتي كردي إما بداخل كسريان أقربوا الرسمي لقل سستانية دسيان كيان دس أو أنديان دس كواجارك بون مشرف بن كوا سستاني ببينن جارك نيان تواني سرداني أمبيا وبيركن للشيخ جيلاني ده بداخل بقياداتي كردي كاسيان الرسمي لقل ما صاب كم مدرساني كاستلو أشي هندي كان شانازي بيوبكن بداخلهم أويك خوي بكرد برور أزانو زماني مسائل كردي زور لحد خوي تجاوز أكا لو أشي بيوابي ما صعب كي مدرس خزمتي نكردوا بو خزمة قوري ما وصل مدرسة وأقليته سليقي أوي نبوك وابشي بشتي ما وصل مدرس بكري ولا خزمتي أبوست هر هيج نبي أبو ميجوي خوي رسمي لخزمة بيلاوي أو كسا قوري أهد بو يبرزكا اما خزمت ما وصاي مدرسة دولانا زور بجوان سيركن لاني السهم ليادناك أدبياتي كردي للاي ما وصاي مدرس لآستيكي زور برزاي ناكري اما ام لانا نادي دا بقرين براسي ما وصاب بكري مدرس اقل لاني أدبياتي سير بكري خزمتيكي زور قوريبا من لتكرو اقل اما بين سيري ام كتابي ما وصاب بكري مدرس كين بناوي بهار وقلزار اگر پرکانی هل بدینو سری شعر جوانکانی ما صاب که مدرس کین دنیایک فکری ما صام لمانو دسک زور کس لو اچ پیوا به ما صاب که مدرس کردایتی نکردو ابچ نامه هوشیار بخوانته نامه بختیار بخوانته اینجا تی اگه ما صاب که مدرس چون سوزی جولا و روحی چون سوتا و ام لتی خوی کلچ استی کی برزو چلک کلچ کمالات یکابه بداخوم که ایم لخدمت ام پیا و گورا خزمت كاريكي زور قورمان بم بياوه نكردو هتا أمرو هتا است ديواني ما صاب كم داز خوي كو نكراوتو
کە پێم وایە دیوانی ماوەسا بکەین مدەڕیس پێویستی بە کۆکردنەوە هەیە ئەگەر کۆش بکرێتەوە لەوە ئەچێ نزیکەی 5-6 مجلد لە دەربچێت چکە ماوەسای مدەڕیس لە تەفسیری نامیە شعری زۆر زۆرە لە کتێبەکانیان بە پەرت و پڵاوی شعری هەیە بە زمانی فارسی شعری هەیە بە عەرەبی هەیەتی بە کوردی هەیەتی دەیان کتێبی هاوێنەی ئەم کتێبەی بەهار و گوڵزاری هەیە کە هەموو بە شعر هۆنیوەتەوە ڕازانوەتەوە نامەی هوشیار هەمووی شعر نامەی بەختیار سەرچاوەی ئاین هەموو ئەمانە کۆمەڵە کتێبن ماوەسا زۆرە لە زانستەکانی بە شعر نووسیوەتەوە کە پێویستەکە ئەم لایەنی ئەدەبە فرامۆش نەکرێ ئەگەر چی ماوەسا خزمەتی ئەدەبی کوردی زۆر کردو و دیوانی زۆر شاعری کۆ کردوێتەوە شاعرێکی ئەمە هەڵەسا بە جوانی ئەم شاعرانەی ماوەسا کۆکاتەوە و خزمەتیان بکە وی هەر لەم منبەرەوە داوا ئەکەم لە ماوەسایانی ئاینی بەڕێز ئەو ماوەسایانەی کە سەلیقەی شعریان زۆر جوانە لەوە ڕاستی لە کوردستانە مەسەلەی ماوەسایانی ئاینی شاعرەکانی ماوەسایانی ئاین نادیدە گیراوە ئەگەرنا ماوەسایەکی ئاینی زۆری شاعرمان هەیە لەوە ئەچێ ئەگەر شاعری ماوەسایانی ئاینی کۆکەنەوە لەگەڵ غێری ماوەسایانی ئاینی هی ماوەسایانی ئاینی زۆرتر بێ وە داوایان لێ ئەەکەم کە هەوڵ بدەن ئەم شاعرانە کۆکەنەوە تەخمیسیان کەن زیادیان کەن شەرحیان کەن پوختەیان کەن ئەمە کاری کەسانێکە کە قەڵەمی جوانی شاعریان هەیە ماوەسای مدەڕیس چۆن خزمەتی کرد بە شاعرانی پێش خۆمان ئێمەش ئەبێ خزمەتێکمان بەو کردوێ بۆیە بەڕێزەکانم ئەمەوێ پوختەیەک کورتەیەک کورتکەمەوە لەم چەند دقیقەی کە ماومە لە خزمەتانە بڵێم ئەم پیاوە گەورەی کە خزمەتی کرد بە هەموو چمکەکان بە هەموو شێوازەکان بە هەموو لاکان پێویستی بە خزمەتێکی گەورەتر هەیە ئێمە ئێستا ئەبوایە سنتەرێکی زۆر گەورەمان هەبووە خزمەتی ماوەسا عەبدولکەریمی مدەڕیسمان بکردایە ئێمە ئەمان توانی بەیان ئیشی زۆر گەورەمان کەناڵمان هەبووە بۆ خزمەتی ماوەسا عەبدولکەریم مدەڕیس والله ئێستا بەزەین بە حاڵی ملەتی کوردایەتەوە جاری وا هەیە طەبیعی ئەبینم کەسایەتێکی با بڵێن سعودی یا میسری کەناڵێکی زۆر زۆر گەورە کراوەتەوە بۆی هەموو کتێبەکانی پەیتا پەیتا پەڕەپەڕی کتێبەکانی هێنە سەر شاش بۆی ئاشنا بێ بە خەڵک هەتا ئێستا ئاشنا نەبوو بە میلەتی کورد بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە ئەم کەسایەتێ گەورە وەکو خۆی بناسین گەورەتر لەوەی کە هەیە بیناسین و ئیشکەین گەنجانی بەڕێزم داواتان لێ ئەەکەم کتێبەکانی ماوەسا زۆر بە وردی بخوێنەوە یەکێک لەو شتانەی سەرنجی ڕاکێشاوم زۆرێک لەم کتێبانەی کە ئەمڕۆ تەرجەمە ئەکرێن غەڵەتی نەحوی و سەرفی و وردەکاری زۆر تایە ئەمەی کە ماوەسای مدەڕیس نووسیوێتی زۆر وردەکارە هیچ هەڵەیەک هەست پێ ناکەم کە لە کتێبێکی ماوەسایە کرابێ لە ڕووی تەرجەمەوە زۆر وردەکاری تیا کراوە هەستەکە ماوەسای مدەڕیس ماندووبوونێکی زۆر گەورەی چەند ساڵەی خەزێنە عیلمی خۆی خەرج کردوتەوە لە کتێبەکانی ئێمە زۆر شتی ماوەسا ماوە دیراسی بکەین ئێمە ئەومان ماوە کە بچین بە دوای تەلەبەکانی ماوەسای بگەڕێن لە خوار و وەسەتی عێراق کە نەمانتوانیەوە تا ئێستا بیکەین بەداخەوە ئەڵێم هەموو ئەو بەحسانەی کە نووسراوە لەسەر ماوەسا عەبدولکەریم مدەڕیس هەموویان ئەو بەشیان فرامۆش کردووە من خۆم لە ڕسالەکەی خۆمان نووسیومە کە ئەو بەشەم فرامۆش کردووە لەبەر وەزعی ئەمنی نەمتوانیوە ناوی ئەو قوتابیانی ماوەسا کۆکەمەوە لە وەسەت و خواروی بەغداد دوای خۆم هەرچ کەس هاتووە نووسیوەتی ئەو بەشەی فرامۆش کردووە بەداخەوەم ئومێد دەکەم ڕۆژگارێ بێتە پێشەوە کە بتوانین ئەو بەشە پڕکەینەوە ماوەسای مدەڕیس لە ڕووی جیهانی و تەڵەبەکانی لە ڕووی جیهانەوە نەمانتوانیەوە کۆی کەینەوە والله ماوەسا عەبدولکەریم مدەڕیس ئێستا لە ناو میلەتی کووردا نەبووایە هەموو شتەکانی کە مابوونەوە ئێستا لە شوێنێکە دانرابوو وەکو تحفەیەکی زۆر گەورە سەیرەکرا ئێستاش لە بەغدا ژوورەکەی ماوەسای مدەڕیس و کەلوپەلەکانی و لەکوێ وەفاتی کرد و هەمووی ماوە هێشتا عەرەب خەریکە خزمەتی زیاتری ئەەکەن تا ئێمە بەداخەوە بۆیە داواتان لێ ئەەکەم گەنجانی بەڕێز خزمەتکردنی ئەم لایەنانەی ماوەستا گوێگرتن لە فکری ماوەسا ئەمانە شتانێکی زۆر گەورەن کە ئێمە بەڕاستی ئەبێ لە خزمەت ئینسافی ماوەسایە بین لە خزمەت گەورەی ماوەسایە بین کەسایەتێک کە بینی بێتم شەریعەت و طەریقەتی پێکەوە کۆ کردێتەوە توانی بێتی بە شێوازێکی زانستی فکرەکەی خۆی بگەیەنێ و هێرشیش نەکاتە سەر هیچ کەسێک تەنها لە خودی ماوەسا عەبدولکەریم مدەڕیسا بینیومە کە لەو ئاستە زانستیە و لەو ئەدەبە عالی ئەو ئەوەشێتەوە لەم کەناڵەوە هاوارەکەم خوای بۆ خاتی گەورەی خۆت ئەم شەوەی ماوەسای مدەڕیس ئارامترین شەو و نزیکترین شەوی بێ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای هەتا ئەم دقەیەش ئێمە کاریگەری شعرەکانی ماوەسا بە نەشید و سرودەکانمانەوە دیارە ئێمە هەمومان من میوانی تۆم
میوانی خوانی خاندانی تۆم ئەڵێنەوە خۆیە بیکەرە میوانی خوانی خاندانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمە هەمومان شعرەکانی ئەو لە گوێمانە ئەزرنگێتەوە. ئێستا پێویستمان بەوەیە بەڕاستی هەمومان بەدڵ دوعای خێر بوو ئەم کەڵە پیاوەی ملەتی کوردکەین خۆی بۆ خاتی گەورەی خۆت بەزەی و ڕەحمەتی خۆت ببارێنە بەسەریە دەرەجاتی عالی کە بەرزی کەرەوە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین بە هەموو سات و هەناسەیەکی ئێمە و هەموو مەخلوقاتت ڕەحمەت و بەزەی و مەرحەمەتی خۆت بەسەریا ببارێنە. دەستان خۆش هەموو لایەک سپاسانەکەم بۆ گوێگرتنتان لە حیاتی ئەم کەڵە پیاوەی ملەتی کورد. ئومێدمە ئەم وتارە سەرەتایی بێ بۆ خزمەتێکی زۆر گەورەی ماوەسە مدەڕیز. والسلام عليكم ورحمة الله وبركاته.